لە درێژەی کۆبوونەوەکانی هەڤاڵڵاه و شێخ زەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی لەگەڵ پێشمەرگە دێرینەکانی سنووری پارێزگای هەولێر کۆبووە. لەو کۆبوونەوەیەدا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە وردی باسی لە ڕۆڵ و خەباتی پێشمەرگە دێرینەکانی کرد و ڕاشی گەیاند ئەو دەستکەوتانی ئەمڕۆ لە کوردستان بەدەست هاتوون ڕەنجی خەبات و قوربانیدانی پێشمەرگە دێرینەکانە. شانازیەکی گەورەیە ئەمڕۆ خۆم و هەواڵەکانم لە بەردەم ئێوەی تێکۆشەر، ئێوەی داینەمۆی هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێی گەلەکەمان، ئێوەمانان کە هەموو تەمەنی خۆتان لە پێناو ئەزمونە و لە پێناو ڕێبازەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرف کردووە. ئەمەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەمە لە ڕەنج و ماندووبوونی ئێوەی دەبینین. هەر لە کۆبوونەوەیدا هەڤاڵڵاه و شێخ زەنجی باسی لە پرۆسەی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەنگاوەکانی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد، بە تایبەتی دوای کۆنگرەی چوارەم. لە دوێنێەوە کە ئێمە تەشریفمانێناوە بۆ خزمەت ئێوە لێرە لە شاری قەڵاو منارە، یەکەم هەنگاوی ئەو نوێبوونەوە لێرەوە دەست پێەکە. ڕاستە من باسم کرد کێشمەکێشمان زۆر بوو، بەڵام بەستی کۆنگرە زۆر قرس بوو. ئەگەر ورەی پۆڵایینی ئێوەمانان نەبا کادرە دڵسۆزەکان پێشمەرگە دێرینەکان کە هەمیشە دمانتان دەگرت لە ناو مەکتەبی سیاسی و داواتان لێ دەکردین کە ئەم یەکێتیە جوانە باسی تر بەم شێوازە نەبینین، داواتان لێ دەکردین کە یەک ڕیز بین. ئەوە ورەی پۆڵایینی ئێوە بوو، ئەو زەختانە بوو کە ئێوە لە ئێمەمانانتان کرد لەسەرەوە کە وا بکەین بە خۆمان دابچینەوە و لە هەڵەکانی ڕابردوومان فێر بین. هەر لەو کۆبوونەوەیەدا بورهان سەعید سۆفی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپسرای مەکتەبی شەهیدان و کاروباری پێشمەرگە دێرینەکان و فاتح مەلاقەرە سەرۆشی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان وتایان پێشکەش کرد و تیشتیان خستە سەر بارودۆخی ئێستای پێشمەرگە دێرینەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی ڕێکخراوەی خاوەن بیر و باوەڕێکی پتە و بە پشت دەستن بە هێز و بازوور ئێوە و بە خوێنی خوێتان شەوەزەنگی تاریکی میلەتەکەتان ڕووناک کردەوە و جێگەیەک نەما لەم ناوچەیەدا چاواکی و گرزی کوشندە لە دژمنەوە شێن. ئەو هەموو تند و تیژیانە و زولم و زۆرە ڕژێنی باس بەرامبەر بە تێکۆشەرەکانمان و هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیدا هەر لە سێدانە و تەعزیری زیندانیەکانەوە تا کوشەییبوونی هەواڵەکانتان نەبووە هۆی پاشەکش و پێکردنی هێزی پێشمەرگە لە مەیدانی خەبات و تێکۆشەمە. دواتر لەلایەن ئامادەبووانەوە چەندین سەرنج و پێشنیار بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگە دێرینەکان خرایە ڕوو. لەلایەن خۆشیەوە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان گوێی لە داواکاریەکان گرت و بەڵێنی چارەسەرکردنیدا. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.